لە زنجیرە باس و خواسی ئەو هۆکارانە چین کە مرۆڤ بە هۆیەوە کافر و بێباوەڕ دەبێ. لەو تاری ڕابردوودا ئاماژەمان بە خاڵێکدا کە بریتی بوو لە ئەوەی هەر کەسێک پەرستشەکانی تەرخان بکات بۆ غەیری ڕەب العالەمین بە هۆیەوە کافر و بێباوەڕ دەبێ. اینجا یەکسانە ئەو پەرستش و ئەو عیبادەتانەی پوختە بکات بۆ غەیری ڕەب العالەمین، یاخود کەسێک و شەخصێک و شتێک بکاتە واستە لە نێوان خۆی و پەروەردیگاردا، هەر هەمووی کوفر و کافربوون و بێباوەڕبوون و دەرچوونە لە بازنەی ئیسلامەوە. اینجا رب العالمین لە قورئانی عەظیمدا لە سوورەی یونس لە ئایەتی 18دا فەرموویەتی ويعبدون من دون الله ما لا يضرهم ولا ينفعهم ويقولون هؤلاء شفعاؤنا عند الله قل أتنبئون الله بما لا يعلم في السماوات ولا في الأرض سبحانه وتعالى عما يشركون. رب العالمین دەفەرمێ لە خواروی ئەڵڵاوە لە جیاتی ئەڵڵاوە کەسانێک و شتانێک دەپەرستن کە نە زیانیان پێدەگەێنن و نە سوودیان پێدەگەێنن و دەڵێن چی؟ دەڵێن ئەوانە تکاکارمانن لە لای ئەڵڵاوە، ئەوانە تکامان بۆ دەکەن لە لای ئەڵڵاوە، داوای لێ خۆش بوونمان بۆ دەکەن کە رب العالمین لێمان خۆش بێ. رب العالمین دەفەرمێ ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بڵێ ئایا ئێوە لەبارەی پەرسراوانێکەوە هەواڵ بە ئەڵڵا دەدەن کە نە لە ئاسمانەکان نە لە زەوی سۆراغیان نازانێت؟ یانی چی پەروەردیگار سۆراغیان نازانێ؟ واتە بوونیان نییە وەک پەرسراو، شایستەی ئەوانین کەوا پەرستشیان بۆ بکرێ، عیبادەتیان بۆ بکرێ، هاواریان بۆ بکرێ، داوایان لێ بکرێ. هەڵبەتە هەموو شتێک چی لە ئاسمانەکان بێ چی لە زەوی بێ ئەگەر بوونی هەبێ زانیاری رب العالمین پێیوە پەیوەستە و پەروەردیگار زانست و زانیاری لەبارەی ورد و درشتی هەموو ئەو شتانە هەیە کە لە ئاسمانەکان و لە زەویدان. بەڵام چونکە ئەوانەی ئەوان عیبادەتیان بۆ دەکەن و هاواریان بۆ دەکەن پەرستراونین و شایستەی پەرستن و عیبادەت بۆ کردن نین، بۆیە پەروەردیگار زانیاری لەبارەوە نییە. و ئەگەر بوونیان هەبوایە وەک پەرستراو وەک عیبادەت بۆ کراو ئەوە حتمەن مسۆگەر پەروەردیگار زانیاری ورد و درشتی لەبارەیەوە دەبوو. بەڵێ پێغەمبەر عیسا وەک پێغەمبەر بوونی هەیە، بەڵام وەک هاوبەشی پەروەردیگار بوونی نییە. بەڵێ فریشتەکان و مەلائیکەتەکان بوونیان هەیە، بەڵام وەک بەندە و دروستکراوی رب العالمین، نەک وەک هاوبەش و هاوڵی رب العالمین بوونیان هەبێ. اینجا رب العالمین لە کۆتاییەکەیدا دەفەرمێ پاک و بەرزی بۆ ئەڵڵا لە ئەوەی کەوا ئەو شتانە دەکەن بە هاوڵ و بە هاوبەشی پەروەردیگار. ئەڵڵا زۆر لەوە پاکتر و بەرزترە کە ئەو شتانە بێننەوە ئاست پەروەردیگار بیانکەن بە هاوڵ و بە هاوبەشی رب العالمین.